ناوم کەیوان کازم ئاکرەی ماخاوەنی خواردنگەی خانەدانم لە ئاکرەی قەدیم. پێمان خۆش بوو ئەم خواردنەیە بکەینەوە بە شێوەی کەلەپوری کوردی، هەم شێوازی دانانی ناوەکەی و هەم خواردنی کەلەپوری کوردی. من و پیاوەکەم و کچەکانم هەرسێکمان سەرپەرشتی ئەم خواردنگەی دەکەین لەگەڵ ستافەکەم گەنجەکانی هەندێک گەنجی ئاکرەیینە هەتا 15-20 نەفەری. تەرشێک کفتەی سوورە دووغاوا بە ماستی دروست دەکرێت، تەشکۆ کۆریێ کفتەی بەکارلی و کفتەی هەرچی بە وەکو کفتەی مهاجرانە بەس زۆر بچووکترە بە شێوازی هەرچی لێ دەنرێت. برنجی تبەرکردی پێی دەڵێن، تبەرکردی تێبەرە پێی دەڵێن، خواردنی سوورچیەکانە. پێم خۆش بوو ئەم هەموو شتانە پێکەوە خڵکەم و لێرە نمایش بکەم. زۆر گرنگە ئافرەت ئیشی خۆی هەبی، کاری خۆی هەبی، شان بە شانی پیاوان بەیەکەوە کار بکەن، هەستێکی زۆر خۆشە و بێ منەت دەبی خۆشە، هەرچەندە کێشەی هیچ فەرق نییە لە بەینی ژن و پیاو بەیەکەوە هیچکانیان هەر بە تەنیا بێ، هیچ کێشە نییە، بەس زۆر خۆشە، یعنی شتێکی زۆر خۆش ئیش دەکەی، یعنی بە شێوازێکی زۆر خۆش ئیش دەکەی، نەخام نە ئیشێک نە مشکلە هیچ، هەر مەشغولی کارەکەی خۆت.